قساکەین لەسەر لایەنی ئابووری بۆ کچان و ژنان لەسەر ئەوەی کە ئەگەر خاتوونێک دەستی لە گرفانی خۆیان بێت کارێکی تایبەت بە خۆی هەبێت ئەمە تا چەند کواڵیتی ژیانی ئەگۆڕێت و تا چەند بۆ کۆمەلگا گرنگە تا چەند وە ئەکات کە کۆمەلگایەکی پێشکەوتوتر بێت لەسەر ئەم تەوەرا دوێن بە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر دلاوەر مەهدی بەڕێزیان پسپۆڕی دارایی و ئابوورین دکتۆر دلاوەر سڵاوە لێبێ زۆر بەخێر بێ هەر پێم خۆشە سەرەتا بەڕێزت وەک باڵێن کەسێکی پسپۆر لە بوارەکە هەروەک ئەگەر خڵاتونێک دەستی لەگەر فلانی خۆی بێت لە ڕووی پشتی بخۆی ڕێسترا بێت چۆن کۆمەڵێک کەم جار سوود ئەگەنێ دواتر بۆ ئەو خاتونە خۆی سڵاوتان لەبێت دووارە سپاس بۆ بانگێشتکردنتان لە ڕاستیە لە ڕووی زانستیەوە تۆژینەوەی زۆر هەیە لەو بوارەیە کە کراوە لە بواریەوەی کە چەندێک پرۆدەکتیڤیتی ئافرەت لە بواری لە ژینگەی کارکردنەوە لە برۆ پێشبردننی ئابووریا چەندێک کاریگەری هەیە بەتایبەت لە وڵاتە پێشکەوتەکانە ئەمە بە شێوەیەکی زانستی بە تەواوی چۆنڵی ئەپروف کراوە ینی تەصدیق کراوە کە ئەم شتە ئەم حاڵەتە بەڕاستی ئەبێتە هۆی پێشکەوتنی ئابووری لە وڵاتەکە ژنان نمانەوێت نیوەی کۆمەلگان دائیمەن کەمتریا زیاتر بەڵام بە جۆرەی کۆمەلگەکان وڵاتەکان و زۆرێک لە کارەکان هەیە بەڕاستی پسپۆڕی ئافرەتانی پێویستە ینی ئەو کارانێک هەیە ئافرەتان چۆنڵی لیدی ئەەکەن ینی ئەو بە تەواوی دەستیان بەسەرا گرتووە و ئەو کارانە بە پیا و کەمتر ئەتوانرێ بڕێەوە ئەمە هەر ڕاستە ینی هەندێک کار هەیە دیدگای ئابووریانی ژنانی پێویستە وەک لە پیاوان ینی ئەتوانین وا بڵین ینی ئەمە لە بازاری کارکردنا بەڕاستی بەڵام لەوەی کە وەکو ژنان خۆیان وەکو ئینتەرپرۆنەرێک دەبکەون ینی وەکو بزنسێکی بچوشیان هەبێ بۆ خۆیان و مستەقل بندە نازەوە بەستی پرسیارەکە جەناب پێم وایە ئەوە بوو کە بەو شێوەیە بێت ئەمەش هەر دیسان ینی چیرۆکی زۆرمان هەیە لە وڵات بەتایبەت لە وڵاتە پێشکەوتەکان سەرکەوتنیان دکتۆر دلاوەر هەندێک جار هەرچەند ئێستا گۆڕانکاری زۆر بەسەر شێوازی بیرکردنەوەکان هاتووە بەڵام هەندێک جار باوەڕێک کە بۆ نمونە ئەڵێن ژن هیماڵەوەیە ژن ئەگەر بۆ نمونە ڕۆڵەیەکی باشی پەروەردەکرد ئەو ڕۆڵە دواتر کۆمەلگا دروست ئەکە مەبەستم بە گشتی لەسەر ئەم بابەتەیە ئەگەر خاتوونێک هاتە دەرەوەی ماڵەوە ئەویش بەشدار بوو لە دروستکردنی کۆمەلگاکەی بەشدار بوو لە دروستکردن و بناغەنانی ئابووری وڵاتەکەی ئەمە چۆن بەڕاستی سوود ئەبینێت ئایا بۆ نمونە تەنیا کۆمەلگا بۆ دروستکردنی ئابوورەکەی ئەتوانێت سوود لە پیاوان ببینێت ئێستا هەندێک پیشە هەیە ئاری زۆر جار ئەوترێت بۆ نمونە تەنانەت وەکو شێف وەکو چێش لەنان ئەوترێت خواردنی خاتونەکان ئەوەنەی کە پیاوان خۆشەلانێ ئەمان هێن نەبن یعنی هەندێک جار ئەم بە کەم سیرکردنی توانانەوە ئەکات خاتونەکان پاشە کشێ بکات پێم خۆشە بەڕێزت ئەمەبان بۆ باس بکەیت کە بەڕاستی ئەگەر کۆمەلگایەک ژن و پیا بەیەکەوە بەشدار بوو لە دروستکردنی چۆن کۆمەلگایەکی لێ دەڕەچێت بەدڵنیاییەوە ینی مەوزوعەکە ئەوە نییە ئەوەی کە جەناب دووتر بۆ نمونە شێف ئەمە بە نمونە هێنا بە نمونەیەک بەو شێوەیە بەڵام وەکو عەرزم کردی لە هەندێک کارە هەیە کە ئافرەتان زۆر پێشکەوتوترن لە پیاوە زۆر بە جوانتر ئەتوان بیکەن ئەمە لە ستاتیستیکە ینی لە ئەمریکا بۆ نمونە لە بازاری ئەمریکا توێژینەوەیەکم بەرچاوکەوت ئەوانەی کە کاروباری پەروەردەکردنی مناڵ ئەوان تقریبان لە ساڵ 94 ئەتیادی ئەوانە ئافرەت ئەیبەن بەڕێوە لەوێ ئەیجنسیەکان کە کار ئەدۆزنەوە بۆ خەڵکی کە ئەو ئەیجنسیانە کە دەوێن تقریبان لە ساڵ 65 بەدەست ئافرەتەوەیە لە ژمێریاری کۆمپانیاکان و کە ژمێریاری کارێکی زۆر گرنگە لە وڵاتانەیە لەبەربوونی داتای دقیق و باج و ئەوانە وردبینیکی زۆر یعنی کارێکی زۆر بەربڵاوە ئەو فرسەتێکی زۆر گەورەیە بۆ ئەویش تقریبان لە ساڵ هەفتای بەدەست ئافرەتانەوەیە ینی زۆر کاریکە هەیە کە بەڕاستی ئافرەتە دەستی بەسەرا گرتووەمانەوە ئەوان زۆر لە پیا ئەتوان باشتر بیکەن چونکە دوجار لە وڵاتانە بەعام کەرتی تایبەت زاڵە و کۆمپانیاکان زاڵن کۆمپانیاکانیش ڕەحم ناکەن بەڕاستی فەرق ناکەن لە بەرەوەیکی ئەمە ئافرەتەیان ئەوە پیاوە کامیان باشتر و جوانتر ئیشەکە باوەڕێەوە ئەوە هێڵنەوە ئەویکیان دەرەکەن ینی فەرقەکە نییە بە هیچ شێوەیە بەڵام چونە دەرەوەی ئافرەت بەڵێت بەدڵنیاییەوە وەکووتم ینی لەم بوارانە سەرکەوتوترە کەواتە خۆی لە خۆیە لەسەر
لەسەر قەناعەت و لەسەر هەوڵ و تێکۆشانی ئافرەتەکان خۆیانەکە بتوان خۆیان بازار زۆر منافەسەیەکی گەورەیە یعنی ئێستا بازار دنیا بۆ بە گوندێکی بچووکۆکووە زانین ینی لێرە بۆ نمونە زانکۆیەک پێویستی بە مامۆسایە ئەوم بیرکەوتەوە کە ئیجوکەیتەرەکانیش بڵێن ئەوانەی کە مامۆستاکان لە بواری پەروەردە و فێرکردنە تقریبا لە سا 75 بەدەست ئافرەتەوە دلاوەر لە دیدگای ئابووریەوە یان لە زانستی ئابووریدا ژن لە شوێی ئابووریدا جێی دەبێتەوە یان پرسیارەکەم بە شێوازێکی ترێکم بۆ ژێرخانێکی ئابووری گرنگ چەند پێویستمان بەهێزی دەستی کاری ژنانە تۆ باسی هاوسەنگیەکت کردبوون مثلا ئەفغانستان مەبینی و هاوڵاتی و ئەندازیارە ئۆتۆمبیلێکی دروست کردو میکانیکە لە ئەفغانستان مافەکانی ژنان پێشێلا یعنی هێشتا ژن نایەتە پێشەوە ئەکرێ بڵێن ئەفغانستان لە ڕووی ئابووریەوە وڵاتێکی تاوداتە پیوە لە ڕووی ئابووریەوە لە بەروی ژنی تیانە ئەم چەمکە بەسەر ئەو وڵاتانەیەدا ئەبڕێ بەراورد بە خۆمان چۆنە ئەم چەمکە لە ڕووی ژێرخانی ئابووریەوە ئەم نمونەی ئەم ئۆتۆمبیلێک کە دروست کراوە ڕاستی بگەڕێتەوە 5 ساڵ پێش ئێستان 3 ساڵ پێش هاتنەوەی تالیبانیش ینی ئەوە ئینجازێک نییە بەڕاستی بۆ تالیبان وە چۆنی ژێشتویانەتەوە کە بگات بۆ مەرحەلەیەت من جێ سەر سوورمانە بۆ بەڕاستی کە بوو منتاڵێتی بۆ عەقڵیەتێک کە ئەوان حکومڕانیەکەن ئەوە ئەم شتە ڕووی نەیە پرسیارەکەی جەنابەت کۆمەڵگا و دەسەڵات و لە کۆمەلگایەک لە وڵاتێک بە وڵاتێکی کات بە دڵنیاییەوە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە تا چەند فرسەت ئەیان بە ئافرەتان کە ڕۆڵی خۆیان ببین و بێنە بازار و کار بکەن وە فرسەت حتا لە ناو خوێندنە ینی ساوان لە خوێندنیشیاندا بڕیون بەڕاستی چونکە زۆربەی کارانەی کە بۆ ئافرەتان گونجاوە بەڕاستی ئەوانن کە خاوەنی شەهادەن و ئەو کارانن کە skilled workers ینی ئەو کەسان ئەو کارانێکە بە شەهادە و بە مێشک بەڕاستی زیاتر کارەکان وەک لەوەی کە فیزیکاڵی تۆ بتێ بە جەستەیی خۆت ماندوو بکەیت کارێ بکەیت ینی ئەو کارانە زۆر گونجاوترن بۆ ئافرەتان ئافرەتان بەڕاستی ینی هاوکارن ینی دامێکی گەورەی بەڕێوەبردننی پێشخستنی ئابوووریەکەن ینی خۆ ئێستش لە کوردستانە ئێمە حاڵەتە زۆر ئەبینین ینی کۆمپانیا گەورەکان بەڕاستی نیوە زیاتری کارمەندەکانیان ئافرەتە وەکو ئارزم کردی ئەو کارانەی کە skilled worker یان ئەوێ ینی ئەوانەی کە پێویستیان بە کەسێکە کە شەهادەی هەبێ بۆ نمونە ئەو کارانە ناکە پێویستی بۆ نمونە شۆفێرمان نییە ینی لە ئافرەتە ئەکرێ ببێت بەڵام سیستەمی کارکردن خۆی لە خۆیان ئەگەر ڕێک بخرێت ئەو کاتە فرسەتەکان زۆر زیاتر ئەبن بۆ هەموو ئەو فرسەتارە لای خۆمان بە یەکسانی دابش کراوە بۆ منە زەمینە سازی کراوە ژن بێتە پێشەوە بۆ کار بەداخەوە ئەوەی من ئەیبینم تا مەرحەلەیەکی زۆر کراوە بەڵام وەکو پێویست و لە سایاسە تەکید نەکراوە مقارنەتەن بە وڵاتە پێشکەوتوەکان ینی باشە لە وڵاتە پێشکەوتوەکانە بۆ نمونە ئیسن ئەدرێت کە ئافرەت یەتە پێشەوە بە هەر شێوێ بیەوێت ینی هیچ ڕێگریەک نییە بۆ نمونە ئەوێ بێ بە سایقی ترێلە ئەبێ چەنەها شۆفێری پاس هەیە ینی ئەوانێک کە لە ئەوروپا ئاژین ئەم حاڵاتانیان زۆر دیوە شۆفێری تەکسی هەیە بۆ نمونە لە هەموو بوارەکانە کە پیاوێک ئیشەکات ئافرەتێک ڕێگریەک نییە کە بڵێ من ئافرەتم ناتوانم ئەوە بکەم بیکەم ینی ئەوە نییە بەڕاستی ئەمە بەشێکیشی ناگەڕێتەوە بۆ تێڕوانین و دیدگای کۆمەڵگا بەدڵنیاییەوە ئەوە تەسیرێکی زۆری هەیە بەڵام فرسەتەکانیش بەو شێوەیە بۆ نمونە ئەنی ئافرەت ینی بمانەوێت نەمانوێت فیزیکاڵی ئافرەت جیاوازە لە پیاو ینی ئەمە دوو لە تەواوکەری یەکترن تەبعاً ئەمە هیچ شینێکیان نییە کەس فەزلی کەس بەسەر ئەم لە ئەوە نییە ئەوان تیانە بەڵام بۆ نمونە لە کاتی مناڵبوونە ینی لە کارتی گشتیە ئەم ئافرەتە 50 ڕۆژی هەیە دوای ساڵێکی هەیە بە دڵنیاییەوە لە ماڵەوە ئەتوانێت چاودێری مناڵەکەی بکە و موچەیەکی باش وەربگرێت ئەمە قەرارە لە کارتی تایبەتیشە ئەمە فەراهەم کرێ بەڵام نییە ئێمە خۆی لە خۆیان ڕێگریەکە کە ئافرەت بەڕاستی بڕوات لە کارتی تایبەتە کار بکات وانە یعنی تۆ بیرەکاتەوە بۆ منە دوو ڕۆژەکەیان ئەوانەی کە زەواجیان کردووە ئەمە خۆی لە خۆیان ڕێگریە کە ئاسان تەسیر ئەکاتە سەرکاری پیاوەکەش وانە باشە دکتۆر دلاوەر لات وایە ئایا بیرکردنەوەی خودی کچان و ژنانش زۆر دەور ئەبینێت لەوەی کە بێنە بوارەکەوە بەڵێ بە تەکید هەمانە کۆمەڵێک ئافرەتی گەنج هەیە ئێستا
زۆر تحدایان بڕیوە و توانیویانە بگەنە نقطەیەک شوێنێک مؤسسەیەدا بمەزرێنن بزنسێدا بمەزرێنن بە تایبەت ئێستا بازاری ئۆنلاین و سوشیال مێدیا و ئەپلیکیشن و ئەمانە کۆمەڵێک فرسەتی زۆر هەموو جیهان ئێستا بەڕاستی فرسەتیشی زۆر هەیە لەو بوارانەیە کە کار بکەن ئەمە پێویستی بە لە هەمان کات پێویستی بە وردەکاریەکی زۆر هەیە ماندووبوونێکی زۆر هەیە بەڵام لە هەمان کاتە بەتایبەت لە دوای کۆرۆناوە کارکردن لە ماڵەوە بووەتە ینی مۆدێکی کارکردن زۆر زۆر ینی ئەتوان بۆ نمونە لە هەمان کاتە مەسئولیەتی ماڵەوە بەڕاستی جێبەجێ بکاتەوە لە هەمان کاتە دەستیشی هەبێت لە ناو کارێکە ینی بەڕای من پێویستیشە ئێستا ینی بۆ ژیانی خێزانێکی نۆرماڵ کە کوڕ و کچێکی گەنج کە ژیان پێک ئەهێنن چۆن خۆیان دروست ئەکەن بەڕاستی بەموچە یەکێکیان بەڕاستی ژیانەکە دروست نابێت فریان ناکەوێت دکتۆر دلاوەر ئێستا جەنابەت باسی ئەم ئیشانەت کرد بەڵام ئیشەکە بۆ کەسێک کە دەستی پێ کردووە یان ساڵانێک لەگەڵی بڕوا لانێ داهاتێکی هەبێ بەڵام کاتێکە باسی سەرمایەدارە گەورەکانی جیهان ئەکرێ ئەبینیت لە ڕیزیانە لانەیە تەنیا چەند ژنێک ببینرێت هەندێک جار ئەمە بەداخەوە وا ئەکات کە بۆ نمونە ئەڵێن وەکو توانە کاتە بۆ دروستکردنی ئابووری لانێ پیاوان باشتر بن پێم خۆشە بەڕێزە وەک پسپۆڕێکی ئابووری ئەمە تێڕوانینە چییە چی ڕێگر بۆ لەوەی کە ئێمە وەکو سەرمایەدارە بەناوبانگەکان لە جیهانە ئەبینی ناوی خاتونەکان زۆر کەمە ینی ئەوە کاتێک کە دراسە ئەکرێ بەڕاستی بە ستاتیستیکە خرێتە ڕوو ئەم نەتیجەی کە جەنابە باس کرد بەو شێوەی دێت بەڵام کۆمەڵک هۆکار لەوانەیە لە پشتی ئەوە بێت کە ئەو بۆ وایە بۆ ینی حتا توێژینەوە هەیە کە ئەڵێ بەڕاستی لە نەویست بچۆنا ئەویان بەڵام خۆمان نزانین کە کۆرپۆریشن کۆمپانیا گەورەکان ستراکچەرێکی یان هەیە لە CEO یەتە خوارەوە کۆمەڵێک مەنێجەری تر دیسانێتە خوارەوە دیسانێتە خوارەوە ئەوانە بە توێژینەوەی هەیە بەڕاستی توێژنەوەی زۆر هەیە کە ئافرەتان تا حدێک لەو ستراکچەری ئیدارەیە بەڕێوەبردنا ئەڕۆن لەوە زیاتر ناتوان تێپەڕ ڕێگرەکان چییە؟ هیچ ڕێگریەک نییە وەکوتم ینی خۆ ئەگەر لای ئێمە کۆمەڵێک ڕێگری کولتوری ڕێگری دین بۆ نمونە بە ناوی دینەوە هەبێت لە وڵاتانە هیچ شتێک لەو ئینانیان نییە لەوانەیە لەسەر ناحیەی حد طبیعەتی ئافرەت خۆی بێت کە بۆ نمونە ئافرەت حەزیرەیە کە ئیشێک بکات مەودایەکی یعنی ئەمە بەعام شتەکە تعمیم نەکرێ بەڕاستی بەعام مەودایەکی زۆر دووربینی نەبێت یعنی حەزەکات ئەم کارانەی کە لەبەردەستیەتی ئەمڕۆ تەواوی کا بۆ بەیانی بۆ دوو بەیانی بەڵام ڤیژنی ئەو کۆمپانیا گەورانە یان بیزنسمانە گەورەکان بەڕاستی ئینڤستمنت یعنی وەبەرهێنانەکەن بۆ 20 ساڵ بۆ 30 ساڵ ئەمە دوجار لە قەرارەکانی ئەم ئافرەتەیە لەم مؤسسەیە بۆ نمونە تایەتە سەرەوە چەندی دروستە چەندی لەگەڵ مەزاجی وەبەرهێنەکانە ئەگونجێت یعنی بەشێکیشی هەر ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دانێت تێڕوانینەکان یعنی طبیعەتی با بڵێن ئیشکردنی بەڵام ئێمە ئەبینین کە خۆی لەناو یعنی بوارە جیازەکان لە سیاسەتە لە ئابووری ئەمە هەندێک خاتونیشمانە ناتوانین بشارنەوە کە ڕاستە ئێستا ئەم تەبیعەتە لەوانەیە لە ناو زۆربەی خاتونەکانە هەبێ بەڵام لە ناو ژمارەیەکیشانە هەیە حەز ئەکا بگاتە بوارە زۆر سەروەکان لا دوانیە مەبەستم ئەوەیە کە ئەم بێمتمانەیە بە توانای خاتونەکان لە تەنانەت کۆمپانیایکی زۆر بەناوبانگی جیهانی شالانەیە هەبێت لە وڵاتێکی زۆر پێشکەوتوشە هەبێ هەر بۆ لانێ بربەستی بۆ دروست ئەکرێت ئەوش نایەوێت زۆر تخنەوە بربەستانەکەوێت یعنی لەوانەیە هەبێت بەس بۆ ڕادێنا وەکو عەرزم کردی لە وڵاتێک وڵاتێکی کە زۆر جیاوازە چونکە بۆ نمونەگەر تۆ ینی کچێک بێت لە ئەوروپا گەورە بوو بیت حتا کوردەکانی خۆمان بەڕاستی ینی کۆمەڵێک ئافرەتمان بۆ نمونە لەوێ کۆمەڵک فرسەتیان دەست ئەکەوێت کە لە ئەوروپا و لە وڵاتە پێشکەوتوانە کە دێرە بۆە بە حیاتی دەستی ناکەوت ینی ئەو نمونەی ئەو وەزیری پەروەردەی فەڕەنسا ئەوەی کە بە چەند ساڵێک لە شوانیەوە لە مەغریب کۆچی کرد بۆ فەڕەنسا بوو بە وەزیری پەروەردەی فەڕەنسا ینی ئەمە کۆمەڵە نمونەی زۆر گەورەن کە ئینسانە بەبیری بکاتەوە یەک خاڵێکم ویستم ڕاستی ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە تەبیعەتی ئافرەت بە تەبیعەتی خۆیان
ریسکی نین یعنی ریسک ناکەن یعنی بزنسی گەورە و بەرەو پێشچوونی گەورە دائیمان ریسکێکی زۆر زۆر گەورەیە ئەنەمە بە توێژینەوە سەرمێنراوە حەزەکات بۆ نمونە پلان لەسەر ئەو داهاتی کە هەیەی مانگانە دایبنێ هێوە شێواش ڕاتە سەرەوە بەڵام بیزنسە گەورەکان ئەوانەی کە دروست بوون بەڕاستی ریسکەکان چونکە بیزنس خۆی لە خۆیان ریسکە ینی لەوانەیە هەنگاوێک ئەتەوێ بچیتە پێشەوە 20 هەنگاو بتهێنێتە دواوە ینی ئەو چیرۆکانە زۆر زۆر بەسەر کۆمپانیا عیملاقەکان و کەسایەتە دەوڵەمەە ناودارەکانە هاتووە یان لە ژیانیان لەوانەیە مانگانە ئەم قەرارانەیانیا بێت ریسکێکی گەورەیان کردبێت جا ئەوە پەیوەندی بە طبیعەتی هەر ئافرەت خۆی بەعام مادام باسی دکتۆر دلاوڕۆک دوێن پرسیارم باسی تێڕوانینی کۆمەلگامان کرد بۆ توانای ژن لە وڵاتان باسی ئەومان کرد کە یەکسانێکی جێندەری لە ئەرک و مافدا هەیە بۆ ژن و پیا و بۆ نوێ لە کۆمپانیایەکە دەبێت سا پەنجای ژن بێ و لە سای پەنجای پیا بێ ئەمانە لە زۆر وڵات پێڕەوە کرێت باشە لە وڵاتانی جیهانی سێم کە خۆشمان بێگومان دەگرێتەوە ئەو تێڕوانینە باوەزەقەی کە هەیە ژن لە ئیدارەدانە ژن لە ئۆفیسە لەمانەیە ڕەنگە کارەکەی سەرکەوتوتر بێ وەکو لەوەی لە فێڵد و لە جوزانم لە کارە قورسە مەیدانەکاندا ئەمانە لە ڕووی ئابوووریەوە چۆنچۆنی باز دەکرێت ینی ئەم تێڕوانینە لە کۆمەلگای ئێمەدا تاقی بەردەوام دەبێ بە تێڕوانی تۆوەکو پسپۆڕێکی دارێ و ئابووری واللهی بیرکردنەوانە هەبێ ئێمە زەرەر بە داهاتووی ئابووریمان ناگەێنین زەرەر بە داهاتووی ئیداریمان ناگەێنین هەر بەردەوام بین بەردەوام بێت بەڕای من بە زەرەری ئەبێت ینی چکە کۆمەڵێک سکیڵ تۆ لەوانەیە بیکوژیت یعنی ئەگەر زمینەیەک فراهەم نەکرابێت بۆ ئەوی کەسێک بتوانێت خۆی ئەسپی خۆی تیاتاو بدات چۆن ئەتوانی ئەو سکیڵە بدۆزیتەوە ینی هەر کۆمەلگای خۆمان کورد ئێستا بۆ نمونە نیوەی ئەم شاری سلێمانیە بەرە دەوڵاتێکی ئەوروپیا دایبنێ دەبەرێت فرسەتەکان زۆر فراهەمتر کراون ئەبینیت ینی نیوەی ئەم سلێمانیە بۆ نمونە ئەگە تا 5 ساڵی کە چەند ئینجازی کردبێت لە ئەوروپایە دە بەرامبەری ئەوە ئینجاز بەدەستهێننەوە ینی بۆ لەبەرەوەی زمینەکە فراهەم کراوە مەبەستم لە کۆمەلگاکەیە ینی دەوری ئەبێت بەتەئکید دەورێکی ئەبێت بەڵام ئەکرێ و دەوریە ینی ئەکرێت ئەم دەورە نێگەتیڤە بە پۆزیتیڤ بخرێتە ئیسپادەی لێ بکرێت کە ینی هەزارەکە کاتێک کە ئینسان زانی خەرەلەکانی چییە ئۆتۆماتیکی ماناوێت تۆ چارەسەر پێ بۆ مەسەلانە دەسەکان خۆش بێ دکتۆر دلاوڕۆک دارەی وابووری لە زانکۆی کۆمار سپاس بۆ دەستە خۆش